1959 یەکی حوتی 59 لە شاری سلێمانی و لە گەڕەکی کانێسکان لە دایک بووم و هەر لە شاری سلێمانی خوێندنی سەرەتاییم لە خوێندنگای ئازادی تەواو کردووە بۆ ناوەندی ڕوون کردوتە خوێندنگای خانزادی کچان و پاشان ئامادەی سلێمانی کچان. بێگومان ئامادەی سلێمانی کچان یەکێک بۆ لەو خوێندنگایانەی کە ڕۆڵێکی زۆری هەبوو لەو کاتانەیە لە شاری سلێمانیە ئەو خوێندکارانەی کە لەوێ بوون بە گوڕ و تینێکی زۆرەوە و جگەلەوەی کە هۆکاری زۆر هەبوو بۆ هاندانی خوێندکاران و هەروەها بۆ بەربڵاوبوونەوەی خوێندکاران لە ناو خولیاکانی و هەروەها بۆ کار و چالاکی جگەلەوەی کە ئەخوێنن کاری چالاکی و هوەری و هەروەها سیاسێکی زۆر تێدا ئەنجام ئەدرا. بۆیە لە کاتی ئامادیە کە ڕۆژمە ئامادەی لە 1970 بۆ ساڵی 1970 بۆ 1970 لە کاتێکا کە 1976 بۆ 1970 من پێش ئەوە چوومە خولی فێربوونی ئامێرەکان کە هەموو ساڵێ چالاکی قوتابخانەکان ئەو کاتە لەسەر کارێز بوون هەڵەستان بەکردنەوەی خول بۆ خوێندکاران. لە کاتی هاوینە یەکێک بووم لەو خوێندکارانی کە بەشداریم تێدا کرد لە ئامێری ئۆکۆردیۆن هەرە مامۆستا دڵسۆزەکانی ئەو کاتەوانەیان پێوتینەوانێ هەموو ڕۆژێ ئەچوین لەوێ فێری ئامێرەکە بووین ئەو کاتە مامۆستا ئەلبێرت ئیسایەکێک بوو لەو مامۆستانی کەوانەی ئۆکۆردیۆنی پێوتن. و پاش ئەوەی کە فێر بووین بۆ ساڵی ئایندە کە گەڕاینەوە ناو خوێندنگە ئەوە بوو لە ئامادەی سلێمانی کچان تیپێکی ئامادەی سلێمانی کچان دروست بوو. خۆشبەختانە منیش یەکێک بووم لەو ئەندامانەی کە بە ئامێری ئۆکۆردیۆن بەشداریم تیا کردو نابێ ڕۆڵی هەندێک لە مامۆستایانیش لەبیر بکەین لە دروستبوونی ئەم تیپەیە و بەڕێوەبەرمان سدگوزی دەقەفتان و جگەلەوەش مامۆستا خالید سەرکار و مامۆستا فەرانسیس داوت کە ئەمانە زۆر هیلاک بوون لەگەڵ کۆمەڵی مامۆستای تری دڵسۆزی ناو خوێندنگاکەمان دڵسۆز بوون لە کار و جێبەجێکردنیانە چکو جگەلەوەی کە خوێندنیان فێرەکردین بە دیارمانەوە ئەمانەوە هەروەها بە دیعدارتاشیش کە لەگەڵ تیپەکە بەشداریانە کرد لەگەڵمانە و لەو ساڵانەیە گەلێک بەشدار بووین لە گەلێک میهرەجان و چالاکی ناو شاری سلێمانی و هەروەها دەرەوەی شاری سلێمانی بۆ بەغداد و هەولێر و جگەلەوە لە مووسڵیش. ئەم کار و چالاکیانەمان هەر هەمووی ئەنجامێکی باشمان بەدەستێناوە ئەوە بۆ پلەی نایابمان بەدەستێناوە لە ناو شاری بەغایە کە بەشداریمان کرد دەنگانەوەیکی زۆری بەدەستهێنا چکو یەکەمتی بوو لە ئاستی عێراقا کە بەشدار بێت و هەبووشی کچ بێ و خوێندکاریش بێ. بۆیە لەوێەوە سەرەتایەکی زۆری هوەریم دەست پێ کرد حەزمە کرد کە هەموو کاتەکانی خۆم بەخشم بە هوەر جگەلەوەی لەو کاتەیە خێزانەکەم زۆر سەرقاڵی کاری سیاسی بوون منیش لەگەڵیانە بەشدار بووم بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەو کارانەی کە بە من سپێرا بوو هەندێک لە بەیانات بوو ئەم نووسیەوە لە ماڵەوە و ئەمە دەستی لایەنی پەیوەندیدار و جگەلەوە لەو ڕاپەڕینانەیە کە ئەبوو دژی ڕژێمی ئەو ساکە بە تایبەتی ئەو کاتی کە زمانی کوردی لابرا لە خوێندن یەکێک بووم لەو خوێندکارانەی کە بەشدار بووم و لەو ڕێگایە زۆر چەوسانەوەماندی شەو ڕۆژێک لە ماڵێک خۆمان شاردەوە بۆ دواتر ئەوە بۆ گەڕاینەوانێ و خۆشبەختانە ئەنجامی هەبوو ئەوە بوو زمانی کوردی گەڕایەوە بۆ خوێندن.
لە دوای ئەوەی کە ئامادەیم تەواو کرد بەرەو بەغداد ڕۆشتم بۆ تەواوکردنی خوێندنم لە زانکۆ. ئەو لە بەشی شانۆی ئەکادمی هونەرە جوانەکان لە بەغداد وەرگیرام. دیارە لەوێ استقبالێکی زۆر باشیان کردین، ئەوەی پێشتر خوێندکاری لێبوو، کورد بوون و ناوبانگێکی باشیان هەبوو. یەکێک لەوانە بەڕێز سبەدی عەدارتاش بوو کە یەکەم کەس بوو لەوێ وەکو کوردێک وەرگیرا بوو، دووهەم کاسیش من بووم کە چووم، هەروەها مامۆستا ئازاد جەلال کە لەوێ بوون و کۆمەڵێ خوێندکاری تری شێوەکاری لێبوو ئێستا زۆر لە یادم نین. یەکێک لەوانە هاوسەرەکەی خۆم بوو، مامۆستا هاوڕێ ئەنوەر فەخری کە ئیژ لەگەڵ کاک بەختیار قەفتانە لە بەشی شێوەکار بوون. ئەمانە ناوبانگێکی باشیان هەبوو لە ناو ئەکادمیا و لە لای ئەو کاتانەی مامۆساکان و دکتۆرەکانی کەوانیانەوتەوە، بۆیە زۆر بە خۆشحاڵیەوانێ لەسەر ئەوان منیش وەرگیرام کە کاتێک چوومە ناو ئەکادمیەوە لە بەشی شانۆ دەستم کرد بە خوێندن. لە دوای ئەکادمیەوانێ لەوێ و دەستم کرد بە کاری چالاکی و هونەری. لە ساڵانی ئەکادمیەمدا لە 79 بۆ 80 کە وەرگیرام، دوای ئەوە تاوەکو 83 گەلێک شانۆگەری بەشدار بووم. لەو شانۆگەریانەی کە بەشدار بووم بە زمانی کوردی و عەرەبی بەشداریم کردووە. ئەو شانۆگەرەکان لە شاری سلێمانی و هەولێر و بەغداد پێشکەش کراوە. پاش تەواوکردنم خوێندنی ئەکادمیەم کە تەواو کرد، گەڕامەوە شاری سلێمانی لە دەی 1984 لە ئامادەی شیرین دامەزرام. لە ساڵی 91 بۆ 93 پێشکەشکاری بەرنامەی هونەر بووم لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان لەگەڵ کاک ئارام محەممەد بچکۆل یادی بەخێر. بۆ ماوەی چەند ساڵێک ئەوە بوو پێشکەشمان کرد. دوای ئەوە بووم بە یاریدەدەر کە کاتێ لە ساڵی 92 بووم بە یاریدەدەر، یەکسەر ئەمری نەقڵەکەم لە بەکرەجۆ کە تەواو بوو 4 ساڵەکەم تەواو کرد. بێ ئەوەی ئاگام لێبێت بەڕێز ستەتا و سەبیحە یەکسەر ئەمریکیان بۆ دەرکرد بووم لە پەروەردەوە هەوڵیان نابوو نەقل واقعیان بمەهام معاونەت مدیر، ینی یەکسەر نەقلیشیان کردبوو و هەستانیش بە کاری یاریدەدەری. زۆر سوپاسیانەکەم کاتێک کە پیان وتمەوە بوو من بۆ ماوەی 2-3 ساڵێکیش یاریدەدەری خوێندنگای هەر شیرین بووم لەگەڵ ئەو ستافە جوانەی ئەو کاتە کە ستەتا و سەبیحە و شیرینی ئەحمەد کەریم ئاغا کە ئەوانە مامۆستای خۆشم بوون. لە دوای ئەوە بەڕێز ستەتا و بوو بە سەرپەرشتیار کە کاتێ بوو بە سەرپەرشتیار ئەو بوو بەڕێزی منی دەستنیشان کرد. زۆر سپاسی ئەەکەم کە منی لە بری خۆی کرد بە بەڕێوبەر. لە ساڵی 95 بوو لە 31 دەی 95 من بە وەکو بەڕێوبەر لە ئامادەی شیرینی کچان دەست بەکار بووم لە ناو ئەم خوێندنگایە. بێگومان لە کاتی وەزیفیە بڵێ لە کاتێک کە دەست بەکار بووم لە مامۆستاییەوە هەتاوەکو بەڕێوبەر و یاریدەدەرەوەمانە گەلێک خولم دیوە. لە هەندێک لە خولەکان خۆم وانەموتۆتەوە و لە هەندێک خولەکانە خۆم وەکو خوێندکارێک دانیشتوم. ئەو خولانەی کە دیومە پێشەنگی بووە وادە قادە و خولی کۆمپیوتەر، خولی ڕایز، یەکێک لە خولەکانی کە خولێکی پێشەنگی و ڕاهێنان کە لە ئەڵمانیەوانێ مامۆستایەکی پرۆفیسۆرێک هاتبوو وانەی بە کۆمەڵێک لە بەڕێوبەرەکان ئەو توانێ، ئەوە زۆر سوودمەند بوو بۆ ئێمە. جگەلەوە ئەو خولانی کە خولی تەندروستی کە وەکو بەڕێوبەرێک ئامادە بیت و بتوانی لە ناو خوێندنگا ئەگە کارەساتێک ڕووبا بیزانی و گەلێ خولی ترم دیوە. بێجگەلەوەش ئەو خولانی کە دیومە هەر هەمووی تایە بە سەرکەوتوو ڕێز و سپاسم وەرگرتووە دیومە. بێجگەلەوە کە من لە ناو ئەم خوێندنگایە بووم ساڵانە کاتی خۆی خولی بەهێزکردن ئەکرا لە ناو ئەم خوێندنگایە. ئیتر ئەو خولە کە ئەکرا وایە من بەڕێوبەری خولەکە ئەبووم. زۆر جار بە خۆبەخش هاوبەشیم تیا کردووە کە هاتوومەتە ناو خوێندنگاوە لە کاتی پشوەکانی شابووە لە هاوینە بەشداریم کردو بۆی خوێندکارەکان سوود زیاتر وەربگرن، ساڵی ئایندەکەیەنە ناو خوێندنگا سوودمەند بن و بتوانن نمرەی باشتر بەدەست بێنن. لەوانەشە هەر ڕێز و سپاسم وەرگرتووە بۆی کە بە خۆبەخش و کاتێکی زۆری خۆم
تەرخان کردووە لە خزمەتی ئەم خوێندنگایە و هەروەها خزمەتی خوێندکارانە. بێجگەلەوەی کە من توانیمە خولەکان بەسەرکەوتوی بەجێبێنم خزمەتێکی زۆری ئەم خوێندنگایان کردووە وەکوتمان. بۆ نمونە توانیمە کتێبخانەکە لە ئاستێکی ژوورێکی بچووکەوە بێنمە ئاستێکی زۆر باش کە هەموو ساڵی ئێستا نایە بهێنێ. ئەمەش بە هاوکاری لێپرسراوان و ئەو کەسانی کە لە پەروەردە و خەمخۆری پەروەردە بوون داواکاریم پێشکەش کردووە ساڵێک هاتوچۆم کردووە تاوەکو توانیمە ئەو کتێبخانەیە بۆ خوێندکاران بەدەست بێنم. لە بواری کارەکەی خۆشمە گەلێک سەرنج و راپۆرت و پێشنیازم پێشکەش کردووە کە بە خۆشحاڵیەوە زۆر جار توانراوە جێبەجێ بکرێ و یاخود گفتوگۆی لەسەر بکرێت لەبەر ئەوەی کە من زۆر حەزم لە کارەکەمە هەرچەنە من بە هونەرمەندی دەستم پێکرد بەڵام خۆم لە ئیدارەیەتی ئەگەر لێم بپرسن کامیان هەڵەبژێری لەوانەیە بوەستم لەسەری ئەڵێم ئیدارە هەڵ ئەبژێرم بەڵام بە شێوەیەکی هونەری ئەیبەم بەڕێوە کەواتە خۆشحاڵیەکی ئەوەم هەیە لەگەڵ ئیدارەکە بڵین بە خۆشی و تەزەوقێکەوە ئەیبەم هەموو ڕۆژێ کە من یەم بۆ خوێندنگا وا ئەزانم یەکەم ڕۆژمە کە دامەزراوم و هاتوومەتە نا ئەم خوێندنگایە هەرچەنە ساڵانێکی زۆرە من لەنا ئەم خوێندنگایام بەڵام هەز بەوە ناکەم کە من زۆر ماومەتەوە لێرە لەبەرەوەی هەموو ڕۆژێ من راپۆرتی خۆمم هەیە کاری خۆم هەیە ئیشی خۆمم هەیە دابەشکردنی کارەکانم هەیە هەتا ساڵێکیان لە دانانی پلانە ڕێز و سپاسم وەرگرتووە بە ڕێز مامۆستا کەمال نووری ڕێز و سپاسێکی ئاراستە کردم کە دام نابوو و جگەلەوە من کە حەزم لە کارەکەمە حەز ئەەکەم خوێندکارەکانیش بەرە ئەوە بڕۆن بۆی زۆربەی خوێندکارەکانم زۆر جارە بینم لە بەرنامەکانە بەشداری ئەەکەن لە سەرەتایە بەرنامەی خوێندکارانە بۆ خوێندکارێکی خۆم دانا کە بتوانێت ببێت بە پێشکەشکاری بەرنامەکانی تەلەڤیزۆن و هەروەها هۆڵەکەی خوێندنگامان لە کاتی ڕاپەڕینە توانیم ئەو ئینارانەی کە هەبووە لە پارکی ئازادی کەوتە دەست جەماوەر و بردیان زۆربەی ئینارەکانی خۆم هێنام دامناو لە ناو هۆڵەکە هەڵماسیەکەواتە من حەز ئەەکەم ئیدارەکە و هونەرێکە بە یەکەوە بەستم هەردووکی بە یەک شێوەیە بۆیە زۆر جار لە کاتی قسەکردن ماوەیە خۆت لە کاتی وەستان ماوەیە خۆت لە کاتی لێدوانەکانمە هەستەکەم زۆر جار ئەمەوەکو تەمسیلیەوەکو نواندنیەک بمەیە جارێکی کە بکچمەوە سەرشانۆ کە زۆر جار لە هونەرمەندەکان ئەو گلەیەم لێەکەن ئەڵێن تۆ هەد بووە لە بڵاوکراوەیەکەوە یاخود پەیمانێک لەسەر شانۆ ئەڵێم شانۆش ئێستاش خوێندنگاش وەکو شانۆ وایە لەبەرەوەی ساڵەها چەنەها خوێندکاریە لێرە وانە خوێنێ دوایی ئێمە بەجێ هێڵێ لەم ماوەی خوێندنەما گەلێک خۆشەویستی خەڵکم دەستکەوتووە لەم فترانەی کە من کار ئەەکەم خۆشەویستی کەسوکاری خوێندکاران کە زۆر زۆر خۆش یعنی پەیوەندیەکی پتەوم هەیە لەگەڵیانە خۆشەویستی مامۆستاکان یاری دەدەرکار گوزار نووسەرەکان ئەمانە هەمووی بۆ من سەرۆت و سامانیەکەن جگەلەوە خۆشەویستی خوێندکارەکانم یعنی ئەو خوێندکارانی کە ئێرەشیان بەجێ هێشتۆ زۆر جار لە شوێنێک ئەمبینن بەدەنگ ماڵێن وڵا مامۆستا تۆمان ناسیە و باوەشم پیاکەن ئەمانە بۆ من زۆر سەروەریەکە ئەنی هەست بە خۆشیەکەم هیچ هەز بەوە ناکەم کە من ماندوو بم لەم پێناوەیە جگەلەوەش خۆم زۆر حەزم لە خوێندنەوەیە بۆیە دایم گرنگی زۆر ئێم بە کتێبخانە و بەشێکی کتێبخانەکە دامنا ئەو کتێبانەی کە سوودم لێ وەرگرتۆ لە ماڵەوە خوێندومەتەوە هێناوم پێشکەشم بە کتێبخانەکەی خوێندنگاکە کردووە لە کاتی کتێب خوێندنەوە ئەوانەی کە بزانم باشە خەتێکی پیا ئەهێنم و دوایی ئەتوانم وەکو پەندێوە خود شتێ لە تەختەی خوێندنگایە خود لە کاری ڕۆژانەما بەکاری بێنمەوە بۆیە چەند ساڵێک توانیم هەندێک لە نووسراوەکان بڵاو بکەمەوە لە گۆڤاری ئامانج کە یەکێتی مامۆستایان دەری ئەکرد لەسەر مناڵ و خوێندن و هەڵسوکەوتی مناڵان ئەوە کارێکی زۆر خۆش بوو بەلامەوانێ کە ئەمتوانی هەر جارە و بابەتێک بڵاو بکەمەوانێ بۆیە حەز ئەەکەم خوێندکارەکانم هەمیشە لە ناو کتێبخانەیە لە کاتەکانی کەوانەیان نییە سەردانی کتێبخانە بکەن و هەر یەکێک لەو کتێبانە وا بزانم پەندێک وەرەگرن بۆ ژیانی خۆیان
و لە ژیانی خێزانیشمان بێگومان ئەگەر هاتوو من هاوسەرێکی هونەرمەندم نەبێ و هاوسەرێکی لەسەر خۆم نەبێ، هاوسەرێک نەبێت کە هاوکارم بێ، نەم ئەتوانی ئەم سەرکەوتنانە بەدەست بهێنم. بۆیە لێرەوە زۆر زۆر سوپاسی هاوسەرەکەمەکەم کە یەکێکە لە هونەرمەندەکانی شێوەکار و ئێستا لە ئەکادمی سلەیمانیە، مامۆستا هاوڕێ ئەنوەر فەخری شێوەکار، لەوێ کە لەو کاتەوە کە یەکتریمان دیوە وەکو مامۆستایەکەم بووە لە بواری ژیانما زۆر شتی فێر کردوم. زۆر سوپاسی ئەەکەم. بەرهەمی ژیانیشمان ئێمە دوو مناڵی خۆشەویستە، کوڕێک و کچێکە، کاکە ئارام و کاڵەگیان، کە ئەو دوانشمان پێگەیانوە هەریەکەیان لە بواری ژیانی خۆیانە. ئێستا نەنەم ئەتوانم بەو پەڕیشانازیەوە مناڵەکانی مناڵەکانم لە باوەش بگرم و ئەو خۆشەویستی کە هەمە بۆ مناڵەکان و مناڵەکانیشی بیان نەمێ. و جگە لەوەش من کاتی خۆی کە زۆر لە دووی ناوەندیە باوکم ئەمری خوای کردووە، برا گەورەکەم لە هەموو کاتێکە پشگیری کردوم. توانیوێتی هەم وەکو خوێندکارێک هاوکاریم بکە لە ناو خوێندنگایە، چی ویستۆ بۆی کردوم. لەو زەمانەیە کچێک بێتە ناو هۆڵی شان و بچێتە سەر شان و بچێتە شارێکی کە بخوێنێ و یاخود بچێتە تیپێکیکەوە، وابزانام زۆر لە خێزانەکان ئەمە ئەستەم بوو بۆی. بەڵام من براکەم کاکم فوئادی کەناوە و زۆر زۆر هاوکارم بووە، هەمیشە هەستم کردووە لە هەموو هەنگاوێکمە کاکم ئەڵێ هەنگاوێکی کە هەڵهێنا. بۆیە زۆر زۆر سپاسی یەکەم هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم، خۆشەویستی باوکیشم مابوو بەو و هەروەها خێزانەکەم هەر هەمویان زۆر هاوکارم بوون. لێرەوە ئەو کەسانێک کە لە پەروەردا لە خێزانما لە ناو خوێندنگایە لە هەر لایەک هاوکارم بووە، چاویان ماچەکەم و هیوادارم بتوانین ئێمە هاوکاری یەکتری بکەین بۆی ژنی باشتر و هەروە کادێری باشتر و نەوەی بەسوودتر بۆ میلەتەکەمان بێنینە بەرهەم. و ئێمە ئەوەی کە نەمانتوانیوە بیکەین، هیوادارم خوێندکارەکانمان، کەسەکانمان، نزیکەکانمان بتوانن بۆ ئەم میلەتی کوردی جێبەجێ بکەن. و زۆر سپاسدانەکەم، هیوای سەرکەوتن بۆ بەڕێزیشتانە خوازم.